فێربوون لە ڕێگای چیرۆکەوە وانەی بیستەم. Mr. Edwards likes singing. Likes لەبەرچی ناڵی like لەبەری Mr. Edward یەک نەفەرە. ئەگەر چەند کەسێ بوو بووتە they ئەو they like. ئەگەر بژڵێ من هەرڵێ I like. بەس بڵێ Mr. Edward یا بڵێ he بڵێ شێوە بڵێ likes. ئەمە بۆچی زۆر جار دووبارە یەکەمەوە چونکە ئەمە هەڵەیەکی باوە زۆربەی ئەوانەی کە بە ئینگلیزی قسەکەن یا ئەنووسن لە بیریان ئەچێت کە ئەبێ ئەم کردارە لە ڕانەبردووە ئێسێکی بخەیتە سەر. Mr. Edwards likes مەبەستم ئەو ئێستەیە کە بەسەر لایکەکەوێ likes singing. Singing واتە گۆرانی وتن. خۆی sing گۆرانی وتن بە فعل. Sing گۆرانی وت. یعنی بۆ نمونە ئەڵێم I sing, she sings, they sing بەڵام بۆ ڕابردوو ئەڵێم sang. لێرە کاڵەی singing وەکو وایە بڵێ گۆرانی وتن. ئیتر شێوەی ناو وەرەگرێت. بۆیە ئەڵێ Mr. Edward حەزی بە گۆرانی وتن چی very much زۆر حەزی بە گۆرانی وتنە. But he's very bad at it. ئەڵێ بەڵام he is ئەو چۆنە very bad زۆر خراپە at it لەوە. ئێستا ئەگەر بڵێم کەسێ باشە لە شتێکە بۆ نمونە لە بیرکاریە ئەڵێم she's good at math واتە ئەو کچە لە بیرکاریە باشە. بڵێم ئەو کوڕە لە بۆ نمونە ئینگلیزی خراپە ئەڵێم he is bad at English. کەواتە ئەڵێ but he's very bad at it بۆ singing ئەگەڕێتەوە واتە خراپە لە گۆرانی وتنە. He went to dinner ڕۆشت بۆ نانی ئێوارە at a friend's house لە ماڵی هاوڕێیەکی واتە دعوەت بووە لەوێ last week هەفتەی ڕابردوو. And there were واتە هەبوون. ئەگەر بڵێم هەیە ئەڵێم there is. بڵێم هەبوو ئەڵێم there was. بڵێم هەن بەکۆ there are. بڵێم هەبوون there were. کاتە there were some other guests there too. لەوێ میوانی کەش هەبوو. there were هەبوو some other هەنێک لە چیتر guests میوانان there لەوێ too هەروەها واتە لەوێ هەروەها میوانی تری لێبوو. they had a good dinner واتە نانێکی ئێوارەی باشیان خوارد. ئەم هادا هەر کاتێ بە دوایە ژەمێک هاواتە خواردن. بۆ نمونە من ئەڵێم ئێستا نانی بەیانیە خۆم. I'm having my dinner my breakfast نانی بەیانی my breakfast. ئەگەر بڵێم نانی ئێوارەم خوارد ئەڵێم I had my dinner. کاتە لێرە ئەڵێ they had a good dinner واتە ئەوان نانێکی ئێواری باشیان خوارد. And then پاشان the host خاوەن ماڵ guest میوان. hosts خاوەن ماڵەکە went to Mr. Edwards چوو بەلای Mr. Edwards and said وتی you can sing تۆ ئەتوانی گۆرانی بڵێ Peter ناوی پیتەرە بەس پێڵێن Mr. Edwards بۆ Mr. Edwards ناوی خێزانیانە بەڵام ناوی ئەسڵی خۆی پیتەرە. Please sing us something. دەی شتێکمان بۆ بڵێ هە لە کوردیاڵە دەی گۆرانێکمان بۆ بڵێ دەی شتێکمان بۆ بڵێ Please sing us something. Mr. Edwards was very happy. Mr. Edwards زۆر خۆشحاڵ بوو. And he began ڕابردووی beginە واتە دەستی پێکرد to sing بە گۆرانی وتن an old song بە وتنی گۆرانیەکی کۆن. song گۆرانی old song گۆرانیش کۆن about دەربارە بەچی the mountains of Spain دەربارە بە چیاکانی ئیسپانیا واتە شعرەکە دەربارە بە چیاکانی ئیسپانیا بوو. The guests listened میوانەکان listened گوێیان گرت to it بۆ ئەو گۆرانیە it ئەگەڕێتەوە بۆچی
گەڕێتە بۆ ئەو سۆنگە بۆ ئەو گۆرانیە کە چی بووە دەربارە بە about the mountains of Spain دەربارە بە چیاکانی ئیسپانیا. For a few minutes بۆ چەند خولەکێکی کەم چەند دەقەیەکی کەم گوێیان گرت. And then one of the guests began to cry. پاشان یەکێک لە میوانەکان began دەستی کرد بە چی؟ To cry. دەستی کرد بە گریان. She was a small woman. ژنێکی بچووک بوو. Woman وتمان یعنی ژن، بەڵام ئەگەر بڵێ ژنان ئەڵێی women. Women ژنان. Women و women فەرقەکەی بەس یەک پیتە. ئەو ئەیە کە ئەڵێی women WOMAN ئەو ئەیە بکە بە ئی ئەبێ بە ژنان، بەڵام بە ئەی واتە یەک ژن. She was a small woman. ژنێکی بچووک بوو. And had dark hair. قژێکی تاریکی هەبوو، واتە قژێکی ڕەشی پێوە بوو. And very dark eyes. و چاویانێکی ڕەش. One of the other guests, یەکێکی تر لە میوانەکان went to her. چوو بۆ لای ئەو ژنەکە ئەگریا. Put his hand on her back. دەستی خستە سەر پشتی. And said وتی Please don't cry. Please don't cry. تکایە مەگری. Are you Spanish? ئایا تۆ ئیسپانیت؟ Another young man asked. پیاوێکی گەنجی تریش پرسی Do you love Spain? ئیسپانیا خۆشەوێ؟ No, she answered. ژنەکە وتی نەخێر وەڵامیایەوە. I'm not Spanish. من ئیسپانی نیم. And I've never been to Spain. من هەرگیزیش لە ئیسپانیا نەبوو. ئەگەر بڵێ من چووم بۆ وڵاتێک ئەڵێ مثلا I've been to ئەڵێ من لەوێ بووم. I've been to Iran some years ago. I've been to Iran last month. من مانگی ڕابردوو لە ئێران بووم. بەڵام ئەگەر بڵێ هەرگیز لەوێ نەبووم I have never been. هەرگیز لەوێ نەبووم. I've never been to Spain. من هەرگیز لە ئیسپانیا نەبووم. I'm a singer. من گۆرانی بێژم. And I love music. من مۆزیکم خۆشەوێ. واتە ئەمە گۆرانی بێژێکە کە ئەو بەو دەنگە ناخۆشەوە گۆرانی ئەڵێ ئەم ئەگری بەڵام بۆ گۆرانی گریاوە. کوردیەکەی بڵێ. Singing وتمان یعنی چی؟ گۆرانی وتن. Hosts یعنی چی؟ Hosts خاوەن ماڵ. Guests میوانەکان. Mountains چیاکان. Dark hair قژی ڕەش. He went to dinner at a friend's house. دیکە بە کوردی. He went واتە ڕۆژ to dinner بۆ نانی ئێوارە at لە a friend's house ماڵی هاوڕێیەک واتە ڕۆژ بۆ خواردنی نانی ئێوارە لە ماڵی هاوڕێیەک. They had a good dinner. ئەوان a good dinner واتە خوانێکی ئێوارەی باش. هات واتە خواردیان. Please sing us something. Please تکایە sing us گۆرانێکمان بۆ بڵێ شتێکمان بۆ بڵێ something. The mountains of Spain چیاکانی ئیسپانیا. Please don't cry. تکایە don't cry مەگری. I've never been to Spain. من هەرگیز لە ئیسپانیا نەبووم. واتە هەرگیز نەچوومەتە ئەو وڵاتە. I've never been to لەبیرمان بێت. Been to. Never been to. I've never been to Italy. هەرگیز لە ئیتالیا نەبووم. I've never been to
Jordan هەرگیز نەچوومەتە ئەردن. I've never been to Europe هەرگیز نەچوومەتە ئەوروپا. ئەم I've never been to ئەگەر بەیادی بسپێری زۆر یارمەتیتەیە کە دواییش بە ئاسانی لە ڕستەسازیەکە تێبگەیت. ئینگلیزیەکەی بڵێ. کەواتە ئێستا من کوردی ئەڵێم تۆ بیرکەرەوە ئینگلیزیەکەی بڵێ. ئەگەر قورس بوو دووبارەی کەرەوە. بڵێ گۆرانی وتن. singing بڵێ خاوەن ماڵ. hosts بڵێ میوانەکان. guests بڵێ چیاکان. mountains بڵێ قژی ڕەش یا قژی تاریک. dark hair ئەگەر بەریتانیەکان بیڵێن ناڵێن ئەڵێن dark hair بەریتانیا، بەڵام dark hair ئەمریکی. بڵێ ئەو ڕۆشت بۆ نانی ئێوارە لە ماڵی هاوڕێیەکی. یەکەم جار بڵێ ئەو ڕۆشت. he went بۆ کێ ڕۆشت؟ بۆ نانی ئێوارە. to dinner لە ماڵی هاوڕێیەکی. at a friend's house. he went to dinner at a friend's house. بڵێ ئەوان نانێکی ئێواری باشیان خوارد، ژەمێکی ئێواری باشیان خوارد. ئەبێ بڵێ ئەوان هات بەکاربێنی. لەگەڵ ژەمەکانە هات بەکاربێنن بە مانای خواردنی ژێلەوێ. They had a good dinner. بڵێ تکایە شتێکمان بۆ بڵێ. مەبەستی گۆرانی بێ. تکایە شتێکمان بۆ بڵێ. لە کوردیا ئەگەر بڵێ گۆرانیەکمان بۆ بڵێ تکایە شتێکمان بۆ بڵێ. کەواتە بە ئینگلیزیەکە بێتی please sing us something. بەڵام ئەگەر هەر من بڵێم تکایە شتێکمان پێ بڵێ ئەوە ئەبێ بڵێم please tell us something. بەڵام تکایە شتێکمان بۆ بڵێ please sing us something. کەواتە کوردیەکەش بڵێ پێ بڵێ لەگەڵ بۆ بڵێ جیاوازە. وتی بۆ بڵێ واتە گۆرانی، وتی پێ بڵێ واتە قسەیەک. لە ئینگلیزیەکەشە ئەگەر بڵێ please sing us something واتە گۆرانێکمان بۆ بڵێ، شتێکمان بۆ بڵێ واتە گۆرانی. بەڵام ئەگەر بڵێ tell us something واتە شتێکمان پێ بڵێ. بڵێ چیاکانی ئیسپانیا. The mountains of Spain. بڵێ تکایە مەگری. Please don't cry. بڵێ من هەرگیز نەچوومەتە ئیسپانیا، هەرگیز لە ئیسپانیا نەبووم. I've never been to Spain. بەڵێ بەڕێزان هاتینە کۆتایی ئەموانەیە. هیوای سەرکەوتن و بەردەوامیتان بۆ خوازم. لەبیرتان نەچێ کە سەبسکرایبی چەنەڵی ئاوات ئەکادمی بکەن لە یوتیوب، لایکی پیجەکەمان بکەن لە فەیسبوک و ئینستاگرام و هەروەها بەشدار بن لە کۆرسەکانمانە. هیوادارم جێگی سوود و ڕەزامەندی ئێوەی عەزیز و خۆشەویست بێت.